بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بەکوێ دەگات. ئایا بەغدا لێمان دەگەڕێ ئێمە نەوتەکەیان ڕادەست بکەین، داهاتەکەیان ڕادەست بکەین، ئەوان موچەمان بۆ بنێرن، یا بە پێچوانەوە هەرێمی کوردستانە کات بەڕێدەکا، کات دەکوژێ، بەتەمای شتێکی دیکەیە، بەتەمای بەسەر بە خۆفرۆشتنی نەوتە. ڕزق سەباز لەسەرم پرس و باساکەین و ئێمە دەتوانین چی بکەین؟ کورد خۆی دەتوانێت چی بکە؟ ئایا بەم شێوازە دەتوانین ئیداری خۆمان بدەین؟ گفتوگوێم پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ بەڕێز کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار. کاک سەردار سڵاو لێبێ، بەخێراتی. زۆر سوپاس کاگڕانکۆ. بەخێر بێ کاک سەردار سەرچاو. دەمێک ئێمە قسە و باسەکەین لەسەرم پرس و باس و بابەتانە، ینی نە هەرێمی کوردستان و نە بەغدا دەگەنە ڕێککەوتن. قسەکانی ئێمەش تەقریبەن ئەها وەکو دەڵێ هەر لە جێی خۆیەت ئێمان ناکەونە ڕێککەوتن، ناکەونە سەر سکەی خۆیان. تۆ میشە باز لەوە دەکەی، دەڵێ ئەوەی کە دەکرێت پینە و پەڕۆیە. پێت وایە ئەو لیژنە و لیژنەکاریکە ئێسش دروست کراوە هەر جۆرێکە لە پینە و پەڕۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە، یان نا هەردوو لا جدین لەوەی کابێ ڕێککەون؟ ئێمە ڕێککەوتنمان کردووە. ئەوان ویستیان ڕێککەوتنێکی زۆر خراپ بسەپێنن، ڕاستیان ڕێککەوتن نەبوو، داوای تەسلیم بوون بوو. ئێمە نەمان کرد بۆ توانیمان نەیکەین، بۆ توانیمان قبولی نەکەین و نەچینە ژێرباری لەبەر یەک سەبەب. یەکێتی و پارتی کۆبنەوەیەکیان کرد و هەردوو لە کاک بافڵیان ڕاستپات بچێ مۆزوعە چارەسەرکە. بە یەک ڕێزی بەهێزی ئەتوانی ئەوەی ئەسەپێنرێ بەسەر تا هەڵی وەشەنیتەوە ئیرادەی خۆت بسەپێنی، ڕێککەوتنێکی باش کراوە. بەڵام لەبەرەوەی ئەم بڕینی موچەیە ئێمە پێشتر ڕێککەوتنمان هەبووە، ئێمە خلافی ڕێککەوتن مامەڵەمان نەکردووە. ئێمە یاسای بودجەمان هەیە کە سەرەتای ئەم ساڵ دەنگی پێدراوە لە پەرلەمانی عێراق، و لە سەرەتایە کە دەنگی پێدرا وترا ئەم 12 مانگە موشکیلە نەما. لە پڕاخات و تەیفات کتابێکی ئیمزا کرد، ئەڵێت تو ئێوە بەشی 3 ساڵی خۆتان تەواو کردووە، ئەم 8 مانگە 1 دینارتان لای من نییە و پارەتان بۆ نانێرم. ئەمە لەکوێ ئەوەی ترت لەکوێ؟ ئێمە ڕێککەوتوین، یاسا هەیە، ئەو یاساکەی پێشێل کردو، یاسای بودجەی پێشێل کردو. بۆ من لە سەرەتای ئەم قەیرانەوە تا ئێستا ئەم قەیرانم ئاوا تەشخیص کردووە، بە ئەمری ئێران ڕاگیراوە، بە فشاری ئەمریکا دێ، نقطە سەری دێر، بە ئەمری ئێران ڕاگیراوە، بە فشاری ئەمریکا دێ. ئێمە لەناو کتابوکم ئەمە تەفاسیلە، تۆ لە ناو ململانیایی، ئەم ململانیەیە هێز هەیە دژی تۆێ. من هەڵوێستەکەی ئێرانم زۆر پێسەیرە، پێم سەیرە، چونکە ئەم هەڵوێستە بچێ بەرامبەر بە ئەمریکاکان خۆیان بنوێنێ، بچێ لەگەڵ ئیسرائیل خۆی بینوێنێ، بچێ لەگەڵ ئەوانە بینوێنێ کە دژایەتی ئەوەکەن. هەرێمی کوردستان شەڕی لەگەڵ ئێران نەکردووە، سیاسەتی دوژمنکارانەی لەگەڵ ئێران نەبووە، لە شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بێلایەن بووە، نەبووتە تەرەف. هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی، هێزەکانی سەربەرزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەشیان توانی وە قودرەتی سەربازیان هەیە لە ئێرانە چالاکی گەورەش بکەن لە گەرمەی ئەو شەڕەیە بۆ ڕازیکردن و لە ئیرادەی سربەخۆی خۆیانەوە. هێزە کوردستانەکانی ڕۆژهەڵات زۆر مراعاتی وەزعی هەرێمی کوردستان و پەیوەندەکانی هەرێمی کوردستانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کردووە. ئەمەیان نەکردووە. پاداشتی ئێران لە بەرامبەر ئێمە هاتووە، حکوومەتی هەرێم سزا نادا، هاتووە موچەخۆری هەرێم سزادا، مناڵی شیرەخۆری هەرێمی کوردستان سزادا بە بڕینی موچەی باوکو دایکی. ئەم سیاسەتە دوژمنکارانەیە لەلایەن ئێران و لە ڕاستیە منطقی نییە. ئێران خۆیان دەڵێن کاکە نەوتەکە بنێرن. کێڕی لە هەرێمی کوردستان گرتووە، ینی مانگی پێشووتیان کاکە 80,000 بەرمیل نەوت بنێرن، ئێستا دەڵێن بووە بە 130,000 بەرمیل نەوت، ڕەنگە لەوە زیاتریش بێت. دەڵێ 50 بۆ خۆتان 80 بنێرن. بە قوربان، ئەمە هەمووی بیانووە. کتابەکەی تەیف سامی کە ئەم موچەی تۆی بڕی و ئەڵێ دینارێکت نەماوە لای من، ئەڵێ چی؟ ئەڵێ دینارێکت نەماوە، ناڵێ نەوتت تەسلیم نەکردووە، ناڵێ تۆ التزامت بە یاساوە نەکردووە، ناڵێ التزامت بە یاسایی ئەوەوە نەکردووە، بە یاسای بودجەوە نەکردووە، ئەڵێ تۆ پارەت نەماوە. کە پارەت نەماوە یعنی من پارەت بۆ نانێرم، ئەم 8 مانگە بڕۆ خەڵکی کوردستان. ئەمە پیلانە کاک، ئەمە پیلانە. هەندێک هێزی ناوخۆیش تەرەفنتایە، هەندێک هێزی ناوخۆی بۆ هینە
ئیلهامی بۆ هاتووە کابرا بەیان دەرەکات لە گەرمەی ئەو وەزعەیە داوای دامەزرانی حکوومەتی ئینقازەکە لە هەرێمی کوردستان ئیلهامی بۆ هاتووە پیلانە کاک ڕانکۆگیان پیلانە ینی خەڵکێکی لە ناوخۆی هەرێمی کوردستانە خەڵکەیە بۆتە بەسیجی لەوە دەرچۆ پێی بڵێ جاش چونکە جاش هی ئەوەیە کە بۆ عێراق بۆتە بەسیجی چکە بۆتە هی ئێران بۆتە بەشێک لەوەی کە پێوترێ محوری مقاومە دەرەنجام بۆی لەمە دەرچین ئەسڵی ئەم مۆزوع شەڕ فرۆشتنە بە تۆ بە تایبەتیشکەی کە بە ڕەزامەندی ئەمریکا و بەڕعایەتی ئەمریکا تۆ عەقدی غازی گەورەت کردووە و ئەمە ئەمریکایەکان پشتیوانیەکەن تۆ لە ناو ململانەی ئێران و ئەمریکایەت ئێمە نەمانویست تۆ ببین بە تەرەف بەڵام لەسەر بنەمای بەرژەوەندی خۆمان مامەڵاکەین ئێران بەرژەوەندی خۆی پێوەرێتی بۆ مامەڵە ئەمریکا بەرژەوەندی خۆی پێوەرێتی بۆ مامەڵە ئێمەش بەرژەوەندی خۆمانە بەرژەوەندی خۆمانەوەیە لەگەڵ ئێرانە ئێمە سنوورێکی دوور درێژمان هەیە دۆستایەتێکی مێژوویمان هەیە تجارەت لە بینمانە هەیە هەموو ئەمانە هەیە لەگەڵ ئەمریکا شەکاکە ئەم قوارەیە کە دامەزراوە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی ژمارە 688 پارێزراوە تا ئێستا ئێمە هاوپەیمانی استراتیژی ئەمریکای یەکێک لە کارتە هەرە بە هێزەکانی کورد وجودی کورد لە ڕۆژئاوای کوردستان و لە باشووری کوردستان ئەوەیە کە هاوپەیمانی استراتیژی ئەمریکایە دەرەنجام ئێمە ناکرێ نە لەبەر خاتری ئەمریکا دژایەتی ئێران بکەین کە نەمان کردووەکو هەرێمی کوردستان کە من تەرەف نیم نە لە دەسەڵاتم نە ئەندامی دوو حیزبەکەی دەسەڵاتم نە ئەندامی الحەمدوللا ئەندامێکی حیزبێک نیم ئێمە ناچار نین دژایەتی کەس بکەین لە بۆ کێشەی نییە من حیزبایەتیم کردووە و حیزبایەتی بەکارێکی ڕەوا ئەزانم و بەکارێکی سیاسی باشی ئەزانم بۆ خۆم ئێستا مقتەنع نیم ئەندامی ئەم حیزبانە بم باشە و ئەمە بۆ ئەڵێم الحەمدوللا چووکە دەرفەتێکی داومەتێ کە ڕەخنە لە هەمویان بگرم دۆستایەتی هەمویان بکەم لە سەنگەران نەبم لە دژی کەسیان پێشنیار بۆ هەمویان بکەم وەکو یەک و دۆستی هەمویان بم و چی بەرژەوەندی باڵای ئەمنەتەوە و ئەم نیشتیمانەیە بە هەمویانی بڵێم وەریەگرن وەری ناگرن تەفاسیل هەندێک جار وەرەگرن و زۆر بە قووەتیش وەرەگرن هەندێک جار وەری ناگرن لای خۆیانەخۆ ئەوان ملزەم نین هیچ شتێکی من و غەیری منیش وەرگرن دەرەنجام ئەم مەسئلەیە ئێستا گەیشتووەتە شوێنێک کاکە ڕانکو هەفتەیەک نابێ حکوومەتی عێراق ئەیوت من 229 بەرمیلیش وەرناگرم 229,000 بەرمیلیش وەرناگرم ببێ 230 بیتی 230,000ەکەش بەرمیلەکە سەرڕێژ نەبێ وەری ناگرم وانە ئستا هاتووەڵێ هێشتا وەرەگرم خوانەیە بڕێ هێشتا عیبی چییە ماڵیاوە بێ لێت بەزیاو بێ وا ئاڵێ باش ئەمە ئیلهامی بۆ نەهاتووە ئەمە کارت هەیە فشار هەیە دۆخی تر هەیە دەرەنجام یعنی پێ دوایە پوختەی قسەکان کاکە تا ڕەشەی لەسرە ناچار کراوە بۆی باش تا ڕازی بێ وەڵاهی یعنی هاتوونەتە خەوی پیان و تۆ کاکە بە هەشتا ڕازی بە دوو پێشتر بە 229,000 ڕازی نابوو کاکە ڕانکۆ بزانە ئێمە اتفاقمان لەگەڵ بەغا کردووە باشە ئەم اتفاقی کردومانە ئەوەیە کە نەوت بنێرین باشە باش لە گەرمەی ئەوەی تۆ خەریکی اتفاقەکەی درۆنی ناردووە ناردنە دەرەوەی نەوتت پەکەخە بۆ ئەوەی بیکا بە بیان و بۆ چونکە ناوێ موچە بنێرێ قەراری داوە موچە نێنێرێ بەغدا درۆنی نارد زۆر بە دڵنیایەوە درۆنی ناردووە بەغدانەی ناردووە ئەکوێ ناردوێت جزر القەمەر ناردویانە جزر القەمەر مەجموعەت درۆنیان ناردووە ناخر تۆ زۆر بە دڵنیاییەوە دەڵی بەغدا ناردوێتی بۆی تۆ نەتوانی نەوتی بەرەم بێنی بەغدا کێ حاکمی بەغایە زۆری تایە کێ ئافرە تۆ جواب بدایە زۆری تایە یەک حاکمی هەیە یەک حکوومەتی هەیە سەرۆکوەزیران محەممەد شیا سوودانیە سەرچاو دەسەڵاتی باڵای هەیە دەسەڵاتی هەیە ئەی ئەو حادثەیە چون وەزیری بە بەڕێوەبەری زراعەکەیان ئەوە کردواز لە کوردستان بێنە هێزێکی حەشی چووە سەری و دەستگیری کردو محەممەد شیا سوودانی چوونەتە سەری لە مەکتەبەکەی خۆی هەڕەشیان لێ کردووە هەڕەشیان لە سوودانی خۆی کردووە کاکە ڕانکۆ واز دەمانە بێنین با بینەوە سەرچی ئێستا نەرمیەک هەیە بەڵێ نەرمێکە لەبەر ئەوە نییە بەزەیان پیامانە هاتوۆتەوە لەبەر ئەوە نییە ڕەیان گۆڕاوە لەبەر ئەوەیە دۆخێک هاتوۆتە پێشەوە ناچاری کردوون نەرمێک پیشاندن ئێمە داوامان چییە؟ داوامانەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش
نەرمی باش پیشان بدا پێوەری سەرەکیمان ئێستا ئامانجی سەرەکی هەموو لایەکمان دەبێ هێنانی موچە بێ بۆ خەڵکی کوردستان موچەی مانگی 6 و 7 هەڵبدەین لە خلالی مانگی 8 بێ کار لەسەر ئەوەشکەین مانگی 9 مانگی 8 و 9 بەیەکەوە بدرێ بۆی خەڵک لەم سەغڵەتیە دەرچێ بەڵام من دیسانەوەڵێم ئێمە ئەبێ چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم مەسئلەیە باس بکەین. چارەسەر ڕیشەیەکە چییە؟ چارەسەر ڕیشەیەەکە من دەجار لەم بەرنامەی جەنابەت و لەم کەناڵە و کەناڵی تریش باسم کرد. چارەسەر ڕیشەیە کورد یەک ڕیز بێ پێکەوە بڕیار بدا دوو لایەن پێکەوە یەک ڕیز بوون دەستکەوتی گەورەیان سەپاند. جەنابی سەر کۆمار کارتێکی گەورەی هەیە ئەتوانێ هەڕەشەی پێ بکە ئەگەر بەکاریشی نوێنێ متمانە لە سوودانیە سێنمەوە ئەگەر وا بەردەوام بێ و حکوومەتەکەیشی ڕوخێنم بنموناسبە دەستورە لێ کە نامەکەی نرد سەر کۆمار پەرلەمان دەنگی لەسەردا تعتبر الحكومة ساقطة حكومة سقوط برلمان لەژێر دەسەڵاتی تویان نییە تۆ بە هەمووتەوە 6 ئەندامی سەرچاوم ئەنجا شیعە تۆ زۆرتر دەنگەدا بۆ شێوازنی سوودانی هەر خۆی 6 ئەندامی هەیە ئەنجا کاک سەردا تۆ خوب ئەوە باشترە زانی کە کاتێک کورد کێسێکە پرسیارم لێکێ با بۆ جەنابەتی ڕوونکە بزانم ئەسڵی مۆزوعەکە گرفتی ئێمە گرفتوان لەگەڵ سوودانی کەمترە لە جەماعەتی ئیتار خۆیان گرفتیان زۆرترە کاکە 2012 هەوڵێک درا بۆ سندنەوەی متمانە لە مالیکی بن ئەندامی پەرلەمان واللهی دەکەست بۆ ژمێرم هاتوون خۆمیان بینیوە لەوانەی کە بەتەما بوون بچنە شوێنەکەی مالیکی ئیشیان لەسەرەوە ئەکرد نیسابێک تەمین کەین متمانە لە مالیکی بسەنینەوە چونکە ئەوەی ئەچێتە جێگەی سوودانی شیعەیەکی ترە شیعەکان خۆیان ئەیانێ ئەمە بکەن زانیاریە کرد لە پێچەکا پێ بڵێم مۆزوعی نامەکەی جەنابی سەر کۆمار ئیشی لەسەر کراوە سەیرشی لەسەر کراوە و ئیشیشی لەسەر کراوە ینی نامەی لەوە زیاتر من لەوە زیاتر ناڵێم ئەو پێشنیارە وەرگیراوە ئیشی لەسەر کراوە نامەکە وەجددیش تازە وتت نامەکڵەتی نامەکە بۆ سندنەوەی متمانەیە لە سوودانی بەڵێ کاکڕانکۆ کارت چییە؟ کارت ئەو هێزەیە کە من بەکاری هێنم بۆ ناچارکردنی جەنابەت شتێکم بۆ بکەی کە بۆتکردم کارتەکە بەکار نهێنم سندنەوەی متمانە لە حکوومەتی سوودانی باشە بچێتە پەرلەمان دەنگەهێنێ سونە دەنگێ دەنێ حەلبوسی دەنگی ناداتێت چکە حەلبوسی بۆتە پازدار باشە حەلبوسی بۆتە پازدار سونەکانی تر دەنگێ دەنێ نامان دەرمەداری گۆڵەکە وەکو دەڵێ کاکە بزان عەرزەکەم من وتم تۆ ئەمە کارتێکە ڕایەوە شوێنم بەکاری هێنم مەرج نییە من ئەم کارتە بسووتێنم مشکلەکە ئەوەیە کە هوەری زانانی چێمە وەختێ کارت باسەکەین بەو معنایە نییە تۆ ئیلا ئەبێ بچی بیکەی یانە پێ بڵێ من ئەتوانم ئەمە ئەتوانم ئەمە بکەم دێتە پێشەوە لەگەڵ ما سەرچاو نایە بزانە هەندێک جەنگ چۆنە من لەم بەرنامەی جەنابەت نمونەیەکم باس کرد جەنگ هەیە بەبێ ئەوەی فیشەکێکی تیاب تەقی ئامانجەکەی خۆی دێنێتە دی و کۆتایشی دێ بێ ئەوە یەک فیشک تەقی نمونەیەکی نزیک لە خۆمان کاتی خۆی تورکەکان هەڕەشیان لە سووریا کرد لە حەفزە سەد وتیان دەبێ ئاپۆ دەرکی دەری ناکەم و چی و لام نییە و پێچ و پەنا ئەوانە وتیان دەری نەکەی هێزیان بردە سەر سنوور وتیان ئاپۆ لە سووریا دەرنەکەی سووریا لەسەر نەخشە ئەسڕینەوە دەری کرد هێزەکانی گەڕاندەوە جێبەجێکرا ئەمە تۆ کارتە بەکاری هێنی لە جەنگا مەرج نییە تۆ فڕۆکە و تان کوشتەکان بەکاربێنی بتانی بەبێ فیشەکێک جەنگێک بەریتەوە ئەوە باشترین ئەوە پێوترێت باشترین جۆری جەنگ باشترین جەنگەکان ئەوەیە کە تۆ بەر لەوەی دەست پێکردبێ بردبێتەوە فیشەکێکن دەتەقان دەبێت بردبێتەوە جات مشکلەوەی ئێوەمانان ئەنواع خەڵک هێن لەسەر تەلەڤیزیۆن لەسەر جەنگ قسە بکە وتارێکی لەسەر جەنگ دەخوێندوێتەوە مشکلەکە من زیاترەوانێنم کە باسی هینە شارەزایی مشکل من باسی میدیاکەم من باسی میدیاکەم کاکە ڕانکۆجان دەرەنجام مەسئلەکە لەکوایە مەسئلەکە لەوە ئێمە ئەم جارەیان هەر جارێک حکوومەتی هەرێم یاسای پێشێل کردبێت چی کردبێ ڕاستە ئەم جارە نەیکردووە ئەم جارە سامی جارە هەرێم لەسەر حەقا بەغدا غەدرمان لێکە کاکەیان ئێمە بەشێکین لەو ململانی گەورەی لە بین ئێران و ئەمریکا هەیە ئێستا ئێمە لەنا ئەویا گیرمان سوودانیش لە ناوە گیری خواردووە سوودانی لەولاوە خەزعەلی و قەعانی چاوی لێزی دەکەنەوە نابێ بینێری لەم لایشەوە ئەمریکایەکان پێڵێن نەینێری واواد لێکین ئەویش گیری خواردووە لەو بینە دەرەنجام
ئەم مەوزوعە لە سیاقی خۆیان نەبینین، پشتی پەردە نەبینین، فاعیلە سەرەکیەکان نەبینین، تووشی بەدحاڵی بوو نەبین. یەک کۆمەڵ حزبی هەڵتوەقیویش پیا بوون لە خۆیان وە قسە فڕێدن. من ئەمێ بڵێم حزبی ناوخۆی بەڵێ ناوخۆی لە هەرێمی بەڵێ لە کوردستان هەرێمی کوردستان من ئەمێ بڵێم چی نەرمیەک هەیە با چاوەڕێ بکەین هەموو لایەکمان ئەم 72 ساعاتەکە کە ئەم 100 ساعاتە تا یەکشەمە و دووشەمە با کەسمان هیچ نەڵێن با کب بین با هەموو لایەک هاندین بە ئاراستەی ڕێککەوتن و بە پەلەناردنی موچە با هەمومانیش لەسەرەوە بکەین زامنی کەین کە کۆبوونەوەی یەکشەممەی ئەنجومەنی وەزیران بڕیاری ناردنی موچە ئەدا باش لەسەر مەکپەی مەسئولانە کاکە برا فەیسبوکەکانتان دووشەمە بخەنەوە ئیش بووی بە فەیسبوکەوان حیزبت هەیە بوو سەرۆکی حیزبی و هێشتا فەیسبوکەوانەکەت بیر نەچووە ئاساییە بەڵام 4 ڕۆژ 5 ڕۆژ فەیسبوکەوانی خۆت بکە باشە بەغدا گوێ لە قسەیەوان دەگرێت یان هەندێک لە دوانی بەرپرسەکان گوێگرێت چکەوانە کارت ئەوانش کارتن بەکارهێنرێن ئەمانی لای خۆمان کارتی بەغدان خوا کاگڕانکۆ بازانشی من قسێکی قسێکی دۆستانە ئێستا منوتم با تا دووشەمە کەسمان قسەی خراپ نەکەین باشە با قەرار دەین لێرەوە هودنەیەکەکەین باشە لێرەوە قەرارە دەین برا ئەم هەموو جەنگە ئیعلامی هەتانە دژی ئەم کوردە میلەتە ڕایگرن دووشەمە دەست پێ بکەنەوە تا دووشەمە ئیستراحەتکەن باشە تۆ هەر ئەم قسەی بۆ خۆت ینی پێ دوایمانە جەنگە دژ بە میلەتەکەی خۆیان دەیکەن یان ئەوان دەڵێن ئێمە خەمخۆری میلەتین کاکە فریاکەون پۆستەکەن لە فەیسبووکەوەڵە کاکە فریاکەون نەوت بنێرن باموو چە بێ کاژەڵێ ئێمە جەنگە لە دژ بە میلەتی خۆیان ئەیکەن بەڵێ ئیشی من ئەوە نییە ئیشی من لە موقعیەکەم لە موقعی مەسئولیەتم ئیشی من ئەوە نییە ئەبێ جایکەمەوە لە فەیسبووکەوان ئەبێ جایکەمەوە لە موزیعی تەلەڤیزیۆن ئەبێ جایکەمەوە لە ئەوانە بێ جایکەمەوە لە ڕۆژنامەنووس من ئەگەر بە سبەینێ دەستگایکی ڕۆژنامەوانیم هەبێ یا بێم بمە پەیامنێری دەستگایەکی تر ئەم سەردارە نابم ئەو ڕۆڵە ئەگێڕم عیبە من بەم ڕەفتارەی ئێستامەوە بچم پەیامنێری ڕۆژنامەیەک بم پەیامنێری تەلەڤیزیۆنێک بم ئەو وەختە پێم وترێ پەیامنێرێکی خراپ وەختی تۆ پەیامنێری دوایە ببێتە ڕیسی حزب پۆستی گەورە وەرەگری ڕیسی حزب نیە خۆزگایەکی کوردوان بۆە ڕیسی دەستگای گەورەی پەرلەمان و نازام چی وەکو پەیامنێرەکەی جاران مامەڵەکەی کاکەگیان بگەڕێەوە بۆ پەیامنێرەکەی جارانت وەڵڵاهی بیتە پەیامنێرێکی جێمەتمانە گەورە لە لای من تو ئەزانی چی توات سەری خۆت با بچینە سەر خاڵی گرنگ ئێمە ئێستا گەیشتوێتە شوێنێک حکوومەتی بەغا کاکەگیان قبول یەکەم خوا هیدایەتی داوە نەرمی نیشان داوە لە حکوومەتی هەرێمیشەکەی نەرمی نیشان بدا بۆ ئەوەی یەکشەممە کۆبنەکەی ئەنجومەنی وەزیران ببێتە مایەی دەرچوونی بڕیارێک بۆ ناردنی موچەر لەم گەرماهێرێمی کوردستانیشدا نەرمیهدایەتی هەموو لایەکدا هدایەتی هەموو لایەکدا با ئیش لەسەرەوە بکەین باشە چینە سەر قسەی حسابی کاک سەردار میشە زانیاری لەلایە بڵێ لە نێو خەڵکدا زانیارێکێ دەڵێن بەڕێز مەسوود بارزانی لە ئەمریکایە چۆ بۆ ئەمریکا سەلەسەر پرسیان ناردەی نەوتی هەرێمی کوردستان کە پشتی وا هەیە ئاگام لێ نییە بیستومە بەس ئاگام لێ نییە نازانم ڕۆژتویانە منش بیستومە لە میدیا بینیومە و لە شوێنانی تر بینیومە بەڵام نازانم توانی لە مەکتەبی سەرۆکی حکوومەت خۆی بپرسی وەکو چاودێرێکی سیاسی وەکو کەسێکی ئاگادار باوەڕکە نازانم بیستومە وەکو ئێوە بیستومە کە سەفەری کردووە سەفەرەکە بۆ کوێ نازانم نەمپرسیوە سەفەرێکی وا بکەداوە لە نەمپرسیوە دۆناڵد ترەمپ بکە کە با نەوتی خۆمان بینێرین وایە خبرەکە تۆ پرسم من لە تۆ پرسم خبرەوە لە وەزیری خەزانەی ئەمریکی بکرێ پارەی خۆمان بەجیا بنێرن شتێکەڵی بەغدای مەکەن شتێکی باشە کاگەر ئەمەی کردوێت هەیە ئەڵێم ئەگەر شتێکی وا بکات جەنابێت ڕۆژنامە نووسی من وەکو میدیاکارێک ئەمەم بیستوە لە تۆ ئەپرسم ئەڵێم ئەگەر شتێکی واکارێکی باشەکە هیوادارم یەک دەقەلەینەوە سێ ئەگەر بۆ ئەوە چووە و هیوادارم بە ئیتیفاق و بە یەک ڕیزی لەگەڵ یەکێتیش کرابێ هیوادارم پێکەوە کردی بێتیان ئەگەر ئەمەیە من زانیاریم نیە لە ڕاستیا زانیاریم هەبووە ئێستا ئەموت بەڵام خوا شایدە زانیاریم نییە نەشم پرسیوە نەمپرسیوە با بزانین بەکوێگا زانیاری خۆی دەرەکەوێ من لە سەرەتایان قەیرانەوە بۆ پاریش ئەم پرۆژەیەم خستە
ئەمریکی تەنفیزی سەرۆکی ئەمریکا هەیە 22 ساڵە ساڵانە ئیمزاکری بە پێی ئەمرە نەوتی عێراق ئەفرۆشرێ ئەچێتە ڕقم حسابێک لە نیویۆرک. عێراق دوو ڕقم حسابی هەیە، یەکێکیان پارەی نەوتەکەی تێچێ، یەکێکیان پارەکە لێەوە ئەچێتە حسابەکەی تر و عێراق سەحبێکە، یەکێکیان عێراقتووە ئەویان عێراقوەنە، جاران SDF بوو ئێستا عێراقتووە. من پێشنیارەکەمەوە بوو کە حکوومەتی هەرێم بە هەر جۆرێک بووە و پرۆژە و پێشنیاری خۆمم ڕاستەوخۆ پێداون کە چۆن موچە بدرێ. من پێش پروچەی مانگی 5 پێم وا بوو حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغا بکشێتەوە، نەکشت ینی وەفد نەنێرێ، دوای ئەوەی کە لەسەر ئەم مێزە بوو وابزانام وەرەقەکەم دڕاندەوەی وەرەقەکەی بەغا وتم بکشێنەوە موچەی مانگی 5 بدەن بەپەلە لەگەڵ کۆمپانیەکانی نەوتا بڕۆن بۆ ئەمریکا. عقدی غازمان کردو، ئەمریکا قبولی کردو و کەسیش باسی هیچی تری نەکردو. عقدی تازەی نەوتەکەم بە سعری ڕسمی دەوڵەتی نێودەوڵەتی ئەیفرۆشم پارەکەی نێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەمە دوو لایەنی گرنگی هەیە، ئێستا باسییانەکەم بچێتەوە ڕقم حسابی عێراقتوو کە هی عێراقا، هەموو پارەی نەوتی عێراق چێتەوێ، ئەوەی ئێمەش با بچێتەوێ. پارەی شەریکاتی نەوتی لەوێ لێ بدرێ پشکی 12.67ەکەی بخرێتە سەر ڕقم حسابی حکوومەتی هەرێم هەموو مانگێ، باقیەکەی بچێ بۆ حسابی عێراقوون کە هی حکوومەتی عێراق و حکوومەتی فدرالیە. من ئەمەم ساڵانێکی زۆرە وتووە ئەمریکی تەنفیزی هەیە بۆ ئاگداری جەنابەت من زۆر ورد دراسەیە مەسئلەیەم کردووە. عێراق ناتوانێت دەستبەرداریم حیمایە بێ. پەرلەمانتارێک داوای لە هین کردووە لە بانقی مەرکەزی کردووە ئەڵێ ئێمە ئەتوانین دەستبەردار بین، بۆ دەستبەردار نەبین جوابیان داوەتەوە بە کتابی ڕسمی ئەڵێ ئێمە ناتوانین دەستبەرداریم حیمایە بین. بەرنامەکەمان لەسەر ئەوە نییە، ئەمە یەک حەڵقەی کامل یەوێ ساعاتێک ئێمە باسکەواتە بە من ئیجازەی برات دەمت بۆ تەکمیلەکەم. ئەمە ئیمزای سەرۆکی ناوێ، ئیمزای سەرۆکی ئەمریکایی ناوێ، وەزیری خارجەی ناوێ، تەنها ئەوەیە کە ئەم ئیدارەیە قەرار دا ئەمە بکە کە قەراریدا ئۆکەیەکیدا وەزیری خەزانەی ئەمریکا ئەتوانێت دەسەڵات ببەخشێتە فەرمانبەرێک بەرپرسێک فەرمانبەرێکی بەرپرس لە وەزارەتەکەی ئەم قەرارە جێبەجێ بکە. ئەو وەختە من واموت، ئەو وەختە من کە موچەنا بودجەم بۆ هات، بودجەی کاملم بۆ هات، مستحقی دارایی خۆمم بۆ هات بە بودجە و بە موچەوە مانگانە موچەی خۆمەدەم بە کاملی مشکلەم نامێنێ. یەک تاکە دیناری داهاتی ناوخۆ هەردوو چاو دەربێ بۆ نانێرم. چۆن لێت بڕیم ئەو هەموو ساڵە لێتە بڕم لێمان قبوڵەکەن بەغدا قبولی نەکە کە پارەکەت لە ئەمریکاوە بۆ هات قبولی نەکە. کاکی خۆم من پارەم پرۆژێم باس کرد، ئێستش باسم کرد. من نازانم ئەوەی معلومەیە جەنابەت نازانم تا چەند ڕاستە. هیوادارم ڕاست بێ و هیوادارم ئیشی لەسەر بکرێ، چونکە ئەمە چارەسەری کۆتایی مۆزوعەکەیەمێ. کاک ڕانکۆ من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە کە جەنابشت باست کردەوە خەڵکی تریش. خەتای حکوومەتی هەرێمە لە نەوت و لەوانە و سەرچاو. ئەی وەختێ وەزارەتی خوێندنی باڵای عێراق ئەمرێک دەرەکات زمانی کوردی من هەکا لە وەڵامدانەوەیە، ئەوە چ پەیوەندی بە التزامی حکوومەتی هەرێم و التزام نەکردنی حکوومەتی هەرێم و بۆ اتفاقیات چ پەیوەندیشی هەیە؟ لەمە خەتەرترت پێڵێم، لەمە زۆر خەتەرترت پێڵێم. پار داوایان کردووە بەغا داوای کردووە کە لەمە و دوا هەر بەرپرسێکی حکوومەتی هەرێم لەسەری سەرەوە تا خواری خوارەوە هەر سەفەرێکی ڕسمی و کۆبوونەیەکی ڕسمی و دیپلۆماسی و نێودەوڵەتی هەیە کە سەفەرەکە دەبێت پێش ئەوەی سەفەرەکە بکە، پێش ئەوەی تەرتیبی بکە، کتابی ڕسمی بکە بۆ حکوومەتی عێراقی بڵێ من سەفەرەکەم ئەچم بۆ نمونە مدیری حرس حدودی پێنجوێ نەبینم. باشە ئەڵێ ئەبێ کتابێک بکە بۆ بەغا ئەتوانێ بڵێ پەلەمەکە با دیراسەیکەم، دوای فترێک ئەتوانێ کتابێک بکە بڵێ ئەسبابەکانم پێ بڵێ 3 مانگ ئەتوانێ بەمە بتێنێ و بتبا دوای پێت بڵێ ئەسبابەکان مقنعنین. خۆ هەرێم نەچێ ژێرباری ئەمە هەرێمەوەندا بێدەسەڵات نییە بە مشتێکیان بڵێ ڕانکۆگیان ئێمە باسی چیەکەین؟ باسی ئیرادە و عەقڵیەتەکەین. نمونەکەت زۆر تەواوە لەوەی زمانی کوردی منە لەم بەرنامەیە لەسەر بەرنامەمان ئافرم دوای زمانی کوردیەکە ئەبواە ئەو زمانە ڕقەی دژ بە هەرێم لە ناوخۆی خۆمانە هەیە تۆزێک شەرمی لە خۆی بکردایە کە مەوزوعەکە
التزامی حکوومەتی هەرێم و نەوت ئەوە نییە مۆزوعەکە دیوەکەیتری باشە دیوەکەیتریەوەیە کە عقلیەتێکی خراپ دش بە هەرێمی کوردستان هەیە ئەوێ ئەم هەرێمە نەیەڵێ بەشێکی پەیوەندی بە چیوە هەیە بەشێکی پەیوەندی بە ململانەی نێوان ئێران و ئەمریکاوە هەیە کاکە اتفاقێک هەیە کراوە بۆ سەحبی قواتی ئەمریکی لە عێراق باشە ئێستا فشارەکەن بۆ ئێوە جێبەجێکرێ ئەوە بکشێتەوە چێتەکوێ خۆ ناڕاتەوە بۆ ئەمریکا دێت هەرێمی کوردستان فاق کراوە دێتە هەرێمی کوردستان بۆی نێتە هەرێمی کوردستان دەبێم هەرێمە نەمێنێ بۆ ئەوەی ڕۆژاوای کوردستان هەڵوەشێتەوە کاکە من 3 ساڵ 4 ساڵ لەمە پێش لەم پستە دەی بە جەنابەت و ئەوانی تریژوتم بۆی ڕۆژاوای کوردستان هەڵوەشێنیتەوە وقواتی ئەمریکی دەرکەی لە سووریا دەبێ بێ ڕۆژاوای کوردستان هەڵوەشێنیتەوە بۆی هەڵی وەشێنیتەوە بێ هەرێمی کوردستان هەڵوەشێنیتەوە پیلانەکە لە ئەسڵا لە دژی ئەمریکایە بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا بوو لەم ناوچەیە شەڕەکەی ئەمریکا بە ئێماکەن نابێ ئێمەی ناکەن ئێوانیانوێ ئێمە نەمێنین بۆ ڕوانینەی تۆ بۆ چونکە ئەمریکا یەکێکە لە پارێزەرەکانی ئەم قوارەی تۆ قونسڵیە هەیە علاقاتی هەیە تەبادلی تیجاری لەگەڵت هەیە کاک سەردار پێشوازی زۆرێک لەوانشی کە ڕخنیان لێگرین لە ئاسی ناوخۆ دەڵێن کاکە بەغدا لە دژمانە بەغدا هەنگاوی خراپ دەنێ بەڵام ئێمە با لە ناوخۆوە حساب و کتابی خۆمان بزانین با پارەی نوتمان دیار بێ با داهاتمان دیار بێ ئێ 3 مانگ بەغدا موچەی نەنار ئێمە نەمانتوای موچەیەک بدەینە خەڵکی خۆمان وا بوویان ڕاست پرۆژەکەی تۆ کە دەڵی بە ئەمریکا بۆ نەوانە پارەکەمان لەوانە زۆرتر خۆ سەردەمانێک ئێمە خۆمان نوتمانە فرۆش پارەکەی لای خۆمان بوو خەڵەگە ڕوبع موچەی وەرەگرت کاگڕانکو من لەوانە زیاتر ڕخنەم لەم حکوومەتی هەرێمە گرتووە بەڵام من ڕخنە بۆ ڕخنە ناگرم من ڕخنە بۆ چارەسەرەکرم کە ڕخناگرم نە بۆ ڕخنەیە نە بۆ زیادکردنی لایکە لە فەیسبووکە الحەمدوللا فەیسبووکم 3-4 ساڵی شەنیە نە بۆ هەڵبژاردنیشە نەکاندی دیشم تا بۆ هەڵبژاردن بەکاری بێنم خەڵکی تر ئەماکە دەرەنجام ڕخنەکانیوان بۆ لایکی فەیسبووک بەڵێ هەندێک ڕخنە هەیە ئەسڵ ئەساسی نییە بەس لەبەرەوەی کەن کە خەڵک پێی خۆشە و قسانە بکەی خەڵکیان ڕاهێناوە بە جنێ و کاکەوە کوا ڕخنە جنێودانە ڕخنە زانستە ڕخنە زانستە علم ڕخنە تۆ دێی ئەڵێ ئەمە ئەم من ڕخنەم لەمە هەیە باشە ڕخنەم لەمە هەیە لایەنە باش و خراپەکانی پێڵێن ڕخنە جنێوباران نییە لە وڵاتی ئێمەیە گروپێکی ڕۆشنبیری فاشیست هاتن هەموو چەمکی هەموو شتەکانیان تێکدا یەکێک لە شتانی کە تێکیاندا چەمکی ڕخنەیە ڕخنەیان کردە شەڕەجنێ و بۆ ڕخنە ئێمە دەبێت ڕخنە بگرین بۆ ڕخنە بگرین ڕخنە بۆ واگرم تێبگەم لە شتێک بزانم چۆنی مامەڵاکەم چۆنی چاگەکەم نەخێر ئێمە دەبێت ڕخنە بگرین لە پێناوی ئەوەی ببین بە ڕخنەگر یعنی تۆ بۆ نمونە جیهازێکت داناوە تەشخیصی نەخۆشی بکە بۆ تە نەخۆشەکە عیلاجکە یا بۆی بەس بۆ تەشخیصەوە بڵێ ئێمە دەبێت تەشخیصکەین لە پێناوی تەشخیصکردن ینی بەشێک لەوانەی کە تۆ باسییانەکەی ڕخنە دەگرێن هەر بۆیە بڵێن ڕخناگرین قسە ئەکەین پێش ئەوەی ئەم حیزبا و هەشتانش دروست بێ ئەم نەفەسە پۆپولیستی گروپێکی ڕۆشنبیری فاشستی تۆ هەیە هەمووتان میدیاکان کردوتانن بە مفتی عیار 24 قسەکانیان گەڕانەوەی نییە ئەوانەتان وا لێ کردووە کە ئەوانە چەمکەکانیان شێوان چەمکی حیزبیان شێوان چەمکی نەتەوەیان شێوان چەمکی نیشتیمانیان شێوان دووە چەمکی دیموکراسیان چەمکی جەنگیان شێوان دووە چەمکی مفاوەزاتیان شێوان زۆرێک لە ڕخنەکانیشان هەموو منتقین هەر ڕخنەیەکی ئەو دێت لە بەرنامەکەی منەوە کۆمەڵە ڕخنەی منتقی هەر ڕخنەیەکی منتقی هەیە سەد بەقەت خۆی پشتگیری یەکەم هەمان ئەو ڕخنەیەم هەیە کە ئەو ڕخنەی منتقیەگرێ و ڕخنەیەکە ئەچێتە چوارچێوێ ڕخنەوە دەڵێن ئێمە بۆ ڕخناگرین بۆی باشتری بکەین سەرچاو ئەرزانی دروژمەکە بوو بەچی من ئەم قسەم 2006 کردووە ئەم قسەم 2006 کردووە بەسەری تۆ بەسەری سەردار سوورە و سەوت ماوە ئەڵێم خەریکە فەزایەکە خوڵقێنێن ئەڵێ با ڕخنە بگرین لە پێناویشیان ڕخنە بگرین بۆ ئەوەی ببین بە ڕخنەگر لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە لە کۆمەلگای متحەزر و عقلانی و بابەتی بوون مامەڵە بکرێ ئەمە نییە هەر کەسێک ئەم قسانم بکات لە تەلەڤیزیۆن خەڵکی گۆڕێ نایە سەیری بکە وڵا ڕاستەکە دوای ئەمە پەرەی سند باشە بوو بە شەڕەجنێ و دەڵێن بوو بە شەڕەجنێ و بوو بە شەڕەجنێ و کاکە ڕانکۆگیان هەر کەسێک ڕخنەیەکی گرتووە ئەی خەمە سەرسەرم لە خۆمەوە کێ ڕخنەی لە من گرتووە ڕخنەیەکە حسابیە چێتە چوارچێوی ڕخنەوە ئەی خەمە سەرسەرم لە خۆمەوە دەست پێکەم کێ ڕخنەی لە منەیە واو لە شەدەم چاکی
ئەو خەلە لێ هەمە هەوڵە دەم چاکیکەم و مەمنونیشیم کە ڕەخنەم لێگری بەڵام دێتە سەر ئەوەی تۆ لە جاتی ڕەخنا سیرکەی بزانی ئەمڕۆ بازاڕی عملەی جنێ و کامیان گەرمە بچی دانیشی جنێ و بەمە بدەیت و ئەمە ناو بنێ ڕەخنەکە کە ئیشی حزبی سیاسی ڕەخنەگرتن نییە ئیشی حزبی سیاسی ئەوەیە هاتووی دەسەڵاتە گۆڕی ئیشەوەی بیگۆڕی بچیتە دەسەڵات ئەی ئۆپۆزیسیۆن ئیشی ڕەخنەگرتن نییە ئیشی نەخێر ئیشی ڕەخنەگرتن نییە ئەی چی بکەن ڕەخنە وەسیلەیە ئیش نییە وەزیفە نییە ڕۆپۆزیسیۆنی یەک ئەرکی هەیە بچێتە دەسەڵات نابێ بەڕەخنە بڵێ ئێوە خراپن ئەمە خراپەکانتانە من چاکێکم دێمەژەیەوە کاک ڕانکۆمە بابەتەکەمان گۆڕی بەڵام مادام هێناتە سەرمە حەزەکەم تەکملێکی گۆڕان کە دامەزرا سری جەوهەری شکستی گۆڕان لەیەک نقطەیە چییە؟ لەوەی کە ئەڵتەرناتیڤ نەبوو ئۆپۆزیسیۆن بوو ئەزانی من 2010 بوو یا 11 بوو دیدارێکم لە کێنیان هەیە لە بەرنامەی ڕوبەڕوو بوو بەڕەحمەت بێ و بەرنامەی کاک نەوشیروان بوو خۆی کرد دوسێ حەڵقەی کاک عومەر سێعەلی و حەڵقەیەکیان پێم وابێ ڕەحمەتی کاک قادری حاجی عەلی حەڵقەیەکیان وابزانام کاک شێغڵەتی و حەڵقەیەکیان من بوو من واموت بکاکە لەم تەلەڤیزیۆنەوە فەزایەکەت خوڵقاندووە خەڵک ئەوەندە ئۆپۆزیسیۆن تەقدیسەکەی بە خەڵگەڵی دەسەڵات خراپە ئۆپۆزیسیۆن باشە دەسەڵات گڵاوە ئۆپۆزیسیۆن پاکە دەرەنجام فەزایەکەت خوڵقاندووە خەڵک لە ئۆپۆزیسیۆن زیاتر تەنها بەشی ئۆپۆزیسیۆن دەنگدا بەم حیزبە لەوەش گەڕێ ئەمە قسەی ئەو وەختەمە ئەڵێم ئەی خوا نەخواستە خوات لێ کردوم خەریکە بێژم ئەی خوا نەخواستە ئەگەر ئێمە هەڵبژاردنمان بردەوە چی بکەین تۆ قەرارت داوام حیزبە ئۆپۆزیسیۆن بێ کە قەرارت داوە ئۆپۆزیسیۆن بێ ئێمە هەڵبژاردنمان بردەوە کێ بانکەین حکوومەت پێک بێت چونکە تۆ قەرارت داوای ئێمە نابێ بچینە دەسەڵات بدعی وا لە هەموو دنیایان نییە من حزب دروستەکەم بۆم نییە ئۆپۆزیسیۆن بم هاتوون دڵی خۆیان بەچی خۆشە کرد خەڵکیان بەچێ خەڵەتان ئەو قیرە نازام ڕەش و جوانە شەقی کاک نەوشیروانە کاکی من ئیشی تۆ نییە دەسەڵات ڕاستپێری چی بکە و چی نەکا ئیشی تۆ ئەوەیە منافسی دەسەڵاتی ئەچیتە دەسەڵات بەرنامەکەی خۆت جێبەجێکی من وتم گروپێکی فاشستی ڕۆشنبیر چەمکەکانیان شێوان وەختێ چەمکی ئۆپۆزیسیۆن ئەشێوێنرێ ئۆپۆزیسیۆن چییە من لەو بەرنامەی وتم چی تمەزانی ئۆپۆزیسیۆن چییە وتی چێوتم ئۆپۆزیسیۆن ئەو حیزبەیە کە هەڵبژاردننی دۆڕاندووە هەڵبژاردننی دۆڕاندووە بۆیە بێت ئۆپۆزیسیۆن بیباتەوە حکوومەت پێگەهێنێ پێم ناڵێ جوانی دۆڕاندن لەکوێیە تو هاتووی ئەم هەموو تەقدیس و تەمجیدا دێ بە ئۆپۆزیسیۆن وەختێ چەمکەکانە شێوێنین وشیاری خەڵکێکە دەین خەڵک متمانە بە چیەکە متمانە بە چیەکە بە جنێو فرۆش و ئەمە دەرفەتی گۆڕین لە ئەمە گەورەترین خزمەتە بەم دەسەڵاتە ئەکرێ چونکە نەیاڵی ئەلتەرناتیڤ لەدایک بێ تۆ جنێو فرۆش دەنگ بە جنێو فرۆشە دەی دەنگ بە ئەلتەرناتیڤێک نادەی بتوانێ ئەمانە بگۆڕێ و ئەمە تا ئەمانە هەبن تا ئەم حیزبە جنێو فرۆشانە هەبن ئەلتەرناتیڤ لەدایک نابێ بۆ چکە وشاری خەڵکەکە لەلایەن گروپە فاشیە ڕۆشنبیرەکەی تۆوە بە نەوعێک شێوێنراوە کە ئەمە ڕاستەکەیە ئەمە گەورەترین خزمەتە بەم دەسەڵاتە ئەکرێ تا هەتایە ئەم دوو حیزبە دەسەڵاتیان بەدەستە تا ئەمە معارەزەکەی بێ کاک سەردار ئێستا یەکێک بینەرمان بێ دەڵێ کاک سەرداریش کە دەیبینین قساکە وازی لە یەکێتی پارتیە ناوە ئەنی قسەی زیاتر لەسەر ڕۆشنبیرەکەی لەسەر ئەوەیە کە هیچی بەدەست نییە کە بەس قسەی بەدەستەوە ماوە کاک ڕانکۆ کەس خەڵکێکن ئەیەوێ ئەو قسانەی من ببینێ کە خۆی حەزیلەتی مشکلی خۆیەتی ئەگەر بەنەوعێک کۆیلە کراوە بەنەوعێک داماو کراوە بەنەوعێک کەوتۆتە ژێر کاریگەری گروپێکی فاشیستەوە ژێر کاریگەری ئەموو ئەوەوە قسەکانی من یەک پرۆژەی گەورەم خستە ڕوو جەنابە دیسا ئەڵێ من نایزانم جەنابەت بێتی دەڵێ سەرۆکی حکوومەت گوایە چووە لە ئەمریکا ئەو پرۆژەرم کردم زانیاری لێ لەسەرم دەنگ و بازەوترێ هەیە کە سەرۆکی حکوومەت چوە ئەو پرۆژەیە جێبەجێکە لە سیاقی ئەو قسەیە وتم جارێ ئەبێ بە پەلە موچە بدەین حکوومەتی هەرێمە بێ موچە بدا بچۆ موچە بدە من حەقم نییە چۆن پیاەکەی پیاکە دزیەکەی تریاکە فرۆشی پرۆژەکەم باس کردووە 3 دقەیە ئەفم کە ڤیدیۆکە 3 دقەیە ئەخم لەگەڵەوە ئەفم کە تۆ ئەڵەی حکوومەت با بچێت تلیاک بفرۆشێ ئەمە کوردی نازانێ کاک ڕانکۆ کوردی نازانی ینی تۆ هانی خەڵکەدەی بۆ تاوان کوردی نازانی قوربان کوردی نازانی من پرۆژەکە ئەگەر لەو 3 دقەیە ئەگەر پرۆژەکەی خۆم نەخستبێتە ڕوو حەقی خۆت خەڵک بڵاوی کردوەوە وڵێ پرۆژەی سەردارەوێ تلیاک بفرۆشرێ و موچە بدرێ
ئەسڵ من وام نەوتووە ئەمە ئەوەی کە بمبورە ڕوم لە جەنابەت نییە ئەوەی کە تۆزێک تەخەلوفی عەقلی هەیە بۆ نمونە PLA بۆ نمونە پرۆژەکە لەسەر پرۆژەیەکم نووسیوە لەسەر وەرەق باشە ئەڵێ کاکە ئەو شکاندی ئیشەکەی لەبار برد متخلفی عقلی ناتوانێت لەمە تێبگا شکاندی یعنی چی چونکە شکاندی لەویا مەجازە من ئەڵێم ئەرکی ئەمەم داکۆکیەکی قورس و گەورە بووە لە موچەخۆری هەرێم وتومە ئەبێ موچە بدەیت حکوومەتی هەرێم ئەبێ ئێستا بە پەلە موچە بدەیت بەغای دانایدا تو ئەبێ موچە بدەیت بۆ چونکە تۆ حکوومەتی و ئەرکتە چۆنی ئەدەی من حەقم نییە من باسی ئەو موچەیەکەم ئەڵێم بچۆ موچەکە بدە چۆنی ئەدا من پێم نەوتوە کاکەجا من لە ژووری تر و لە ژووری داخراوە پێم و تۆ چۆنە درێ پرۆژەم داوەتێ چۆنە درێ نەموتوەتی لیاک بفرۆشە بەڵام بۆ لە هینا ئەیڵێم بۆ لەوەی ئەیڵێم لەوەیە تۆ لە من بەمنەڵی سەردار وەرام حەڵقەیە بکەین ئەڵێم کاکە ئاخرە و مۆزوعا ناکرێ ئەوە باسیکەین ئەڵێ من گرنگە لەلام پوختەکەم دەستکەوێت چۆنیەکەی خۆتە زانی خۆت چۆنیەکەی بیکە ئەمە لەو سیاقەیە دێ کە لەو سیاقەیە دێ من لەو سێ دقەیە پرۆژەکەی خۆم بە تەفسیل خستوتە ڕوو توێ بڵێ بە کوردەکەی منەتومە بڕە سوالەکەی بۆ موچەیەک بۆ موچەیەک بۆ دوو موچە ئەمما من لەو سێ دقەیەی کە لە زوم TV بڵاو بۆتەوە و خۆیان بڵاویان کردوتەوە هاتوون من باسی ئەم پرۆژەیەم کرد کە ئێستا جەناب تەڵێ حکوومەتی هەرێم ئیشی لەسەرەکە ئەم پرۆژەیە دوو لایەنی زۆر گرنگیە لایەنێکیانەوەیە کە ئیتر کورد لەژێر باری فشاری بەغا دەرەکە بە بەردەوامی ئەتوانێت هەموو مانگی خۆی موچە بدا دوو ئێستا دوین چی قسەکە لەسەر دوو خاڵی دووەمت پێ بڵێم گەندەڵی لە فرۆشتنی نەوتە نایڵێ ئەو وەختە ئێستا تۆ ئەڵێ من نازانم نەوت چۆن نەفرۆشرێ بەچە نەفرۆشرێ کێ ئەی با چۆن دێ ئەو هەموو قسەی ئەکی سەرچاو وەختێ بەسعری ڕسمی وەختێک ئەم پرۆژەی من خستمە ڕوو جێبەجێ بکرێ بە سعری ڕسمی جیهانی بە بۆری نەوت لە جیهانەوە بچێتە داهاتەکەی بچێتە ئەو وەختە یەکێک لە لایەنە زۆر باشەکانی ئەوەیە کە گومان لەسەر فرۆشتن و دزینی داهاتی نەوت لە کوردستان پرۆژەیە لە جیاتی ئەوەی پشتگیری لە جیاتی ئەوەی پشتگیری بکرێ لە جیاتیەوەی ئەم پرۆژەیە پشتگیری بکرێ لە جیاتیەوەی بێن بڵێن وڵای ئەم پیاوە قسەیەکی کردووە بۆ هەتایە گەندەڵی و دزینی پارەی نەوتە بڕێ هاتن چون نووسان بە قسەیەکەوە کە لە ئەسڵا خۆی قسەکەمە بەستەکە ئەوە نییە بەڵام ئەوانەی کێشیان هەیە ئەوانەیە چنە خەنە خەستەخانەی نەخۆشخانەی عقلیەوە ئەمانە بەو جۆرەم لە شتەکان سەردار پرۆژەکەت زۆر جوانە بەس ئێمە ئەمەمان تاقی نەکردەوە نەوتمان نەنارد لە بەندەری جێیانەوە بۆریمان بۆ دروست نەکرد پارەکە نەهاتەوە بۆ گیرفانی خۆناڵێ تۆ ناڵێ دەزرێ مناڵەمە دەزرێ ئەوان ناڵێن بۆش ئەی خەڵک موچەی هەڕ موچە بوو هەر نیوە موچە بوو هەر لەتکە موچە بوو هەروانە بوو کاکسەردار هەروانە بوو کاکڕانکۆ ئەوان ئەو وەختەش نیانەوت ئەمەی کە بە بۆریژە چوو نیانەوت ئەدەزرێ سەر ئەم دووچاوە بۆ چونکە پارەکەی هەرێم وەرەگرێتەوە من نازام چەند نەفرۆشی و چەند دێتەوە پێ منە بە وەرگمەهاندی قسە بکەم واللهی 12 ساڵ پێش ئێستا ئەم دەسەڵاتە ڕازی بوو هەیئەتێکی باڵا لە سەرۆکی ئەم 5 حیزبە دروست بێ بۆ چاودێریکردن و سەرپەرشتیکردنی ڕسمکردنی سیاسەتی نەوت سەرپەرشتی فرۆشتنی سەرپەرشتی داهاتەکەی هەمووی سەرۆکی ئەم 5 حیزبە بەرپرسی بوون حیزبەکانی دەسەڵات ڕازی بوون لە بەردەم خوایە بەو پەڕویژدانی مرتاحەوە ماڵم کاکڕانکۆیان توان ئاچارمان مەکەن هەندێک شت بڵێن کە لەبەر لەبەر ئەخلاقی شخصی ڕازی نەبوون بچن سەرکاری پاری نەوتکەن لەبەر ئەزانسی لەبەر ئەخلاقی خۆمان ڕازی بەڵێ ڕازی نەبوون بەڵێ ڕازی نەبوون بۆ ڕازی نەبوون بەڵێ ڕازی نەبوون لەوە زیاتر ناڵێ یەکێتی پارتی ڕازی و پارەکە بخەنە بەردەستی ئەم لیژنە ڕێگەن نادا ئێستا وردەکاری ئەو مۆزوع باسکەم لێی گەڕێ ئەزانی چۆنە بۆیە تۆ بزانە ئێمە دەبێ بین ئەم وڵاتە بین هەبکەین بەچی بینایەکەی بۆ بینایەکەی لە بەردەم هەڕەشە دەرەکیەکانە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و گەل و ئەوانە ئیجماعیان هەبێ پێکەوە بین وەختی ئیجماعەت هەیە لە بەردەم هەڕەشەی دەرەکی بەو معنایە نییە واز لە جیاوازی خۆت بێنە کەس نەیوت تۆ بڕۆ بە پارتی کەسش نەیوت تۆ بڕۆ ببە بە یەکێتی من لەم بەرنامەی جەنابەت وتم کاک بافڵ چۆ کۆبوونەی کردو بوو بە پارتی کاکە چوو لەگەڵ
پارتی و لەگەڵ کاک مەسعود کۆبووە بوو بە پارتی یان توانی وەکو خۆی بە جیاوازەکانی خۆی لەگەڵ پارتی بتوانانی بچێ بە هاوکاری لەگەڵ پارتیا اتفاقیەکی باش بسەپێنێ ئێمە ئەمە ئەڵێن دەرەنجام ئۆپۆزیسیۆن دەبێ ئیش لەسەرەوە بکە لەو عقڵیەتی وازی لێ بێنە وازی لێ سی بڵێ لە عقلەتی چی وازی لێ بێنە وازم لێ هیوادارم ئەم چەمکانە ڕاستکەینەوە کاکە ڕانکۆیجان چەمک ڕاست نەکەیتەوە شارستانەتی مرۆڤایەتی بەبێ چەقۆ بێ نابێ چەق قەڵم دوانەی هەوژێ وەکو چەقۆ بەبێ چەقۆ شارستانێت دەتوانێت بەردەوام بێ ناوە پکێکەوێ چەقۆ ئەتوانی بە ناتوانانی ماڵ هەبێ ناتوانانی ماڵت هەبێ و چەقۆت نەبێ باشە بەڵام بێ بە خەڵک بڵێ ماوەیەک تڵقینی خەڵکی بڵێم چەقۆیە لە ئەسڵا خوا و فکری بۆ دروست نەکردووە خزمەتی پێکەوە بۆ دروستی کردو خەڵکی پێبکوژی کێواڵێ من نمونونەکەت بۆیانمەوە وەختی وەزیفەی شتێگە شێوێنی وەختی وەزیفەی شتێگە شوێنی و خەڵک قەنەعەتەکە ئەو وەختە خەڵک پێ وایە چەقۆ بۆ چەقۆ کێشیە باشە ئەتوانم چەقۆ بەکاربێنم بۆ کوشتنی خەڵکیان ڕەوایە من لە جەناب تەپرسم ئابەز لە شوێنەکان ڕەوایە بێگومان لە حاڵەتی دیفاع لە خۆم لە حاڵەتێک کە تاوانێک خەریکە ئەبینم چەقۆکە بەکاربێنم بۆ منعی تاوانەکە ئەتوانمە کوچەک بەکاری بێنم دەرەنجام هەر دەستەواژەیەک باشە و هەر چەمکێک وەزیفەی خۆی هەیە هەر وەسیلەیەک وەزیفەی خۆی هەیە وەختێ وەزیفەکە ئەشێوێنی وای لێ دێ وەختێ تۆ وەزیفەی حزب شێوان وەزیفەی ئۆپۆزیسیۆن شێوان چەمکەکەی و تعریفەکەی شێواند وای لێ دێ من تۆ قەرار بوو باسی دەوڵەت بکەین بێ قەزابی مەشغوڵت کردم بەم مەسەلانەوە من مەشغوڵم نەکە تۆ ئەها سەری مۆزوع ئەکەیتەوە کاک سەردار ئەوە بەرنامەی ئایندەمان لەسەر دەوڵەتە ئێمە لەسەر دەوڵەت باسی دەوڵەت ئێمە ئایا هەر بە قوربانی پێم وتی وتم کاکیجان چوار پێنج قسەم کردم با مۆزوع ئاواز لێبێنیم سەرۆکو کورد دەڵێ قسە قساهێنی قسە قسەی هێنا و کاتی بەرنامەکە تەواو بوو ئەو بۆ بەرنمەیەکی تر باسی دەوڵەتەکەین بە هیچ شێوەیەک باسی ئۆپۆزیسیۆنیتیان نازانم ناتوانی باسی ئەزانی چێ سێرکە ئێوان بەشێکی گرنگی تۆ ناتوانی باسی ئۆپۆزیسیۆن نەکەی سێرکە تۆ ڕۆشنبیرێکت هێناوە لێرە بۆ نمونە یەکێک لە نەزەریەکانی دامەزرانی دەوڵەت دەڵێت ناوی چییە؟ ناوی نەزەری ئیرادەیە جەناب دەزانی ئەسڵەن دامەزرانی دەوڵەت ئەعترافی ڕسمی پێویست نییە ئەوە زانی؟ نەتبیستووە حەقیش نییە نەتبیستووە وەکو ڕەخنە پێت ناڵێم ئیشت نییە ئیشت نییە بزانی بەڵام نمونەی دەوڵەتی ئیسرائیلەوە کە بۆمباران بوو ئیسرائیل ئەو ڕۆژێکە دەوڵەتەکان ڕاگەیانا بۆمبارانیان لەسەر بوو بەڵام ڕاشیان گەیاندوو کاکە ئیسرائیل ئەندامینە تۆی گرتوەکانە کۆسۆڤۆ دەوڵەتەیە دەوڵەت نییە ئەندامینە تۆی گرتوەکان نییە ئەسڵی تعریفی دەوڵەت پێویستی بە ئەعترافی ڕسمیش هەر نییە ئەمە یەک ئێستا من شۆکت بۆی نەکەم بۆ قەیناکە بەڵام نەزەرەیەک هەیە پێوترێ نەزەریە ئیرادە تۆ کاک مەریوانی وریە قەناعەت دێناوەتە سەر ئەم شاشەیە ئیش و کار و کاسبەکەی شکاندنی ئیرادەیە ئەڵێ کورد نە دەوڵەتی پێدا ئەمەزرێ داشی مەزرێ لێ پێی ناپارێزرێ ئەم ئیرادەیە ئەگەر هەموو هەلومەرجی نێو دەوڵەتیش ببێتە مای ئەوەی کوردستان ببێ بە دەوڵەتێکی بەهێزیش تۆ ئیرادەکەی بە نەوەیەکە گوژی پێش وەخت باوەڕی بەوە نییە دروستیکە باوەڕی بەوە نییە تۆ واترساندووە ناوێت لە جۆگەیەک بازدا بپەڕێتەوە ئێستا ئەتەوێت لە دەریا بپەڕێتەوە کە باسی کاریگەری خراپی ڕۆشنبیرەکەین ئێمە گرفتمان لەگەڵیان نییە گرفتمان لەگەڵ شخصەکان نییە کاکە لە بواری خۆیان لەو شتەی لێزانن بیان هێنن بای مەژیان و پێفێربین ینی پێ دوای لە باسی دەوڵەتە لێ نازانن سپاس دەکەم من نامێ پرسیاری تر منیش لە هەندێک شت نازانم ئەوەکەینە بەرنمەیەک لەسەر دەوڵەت نادەمێ سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت بە خێراتی سەر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس